هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان لە ئیدارەی ڕاپەڕین مەراسیمی بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خودای لەسەر بێت بەرز ڕاگیرا. هاوڵاتیانی دەڤەرەکە بە گەرموگوڕیەوە بەشداری ئەو یادە پیرۆزەیان کرد و لەو یادەدا داوایان کرد زیندووکردنەوەی ئەو بۆنەیە بکرێتە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان. هاتیان بەڕاستی لەم ڕۆژەدا خۆشحاڵی خۆیان دەرببڕن و هەر بە هەر شێوازێکە بۆیان دەکرێت بە خوێندنەوەی سیرەی پێغەمبەری نازدار بەجێبێجێکردنی سونەتێکی پێغەمبەری نازدار و هەر خوشکبرایەکی ماندار پێویستە بەڕاستی کە ئێمە دەڵێن پێغەمبەری خوامان خۆش دەوێ هەوڵ بدەین لە ژیانی ڕۆژانەی خۆماندا لە هەڵس و کەوتماندا لە جیرانەتیماندا لە خزمایەتیماندا لە کوڕباوکایەتیماندا لە ژنومێردایەتیماندا لە برایەتیماندا لە گەل و نیشتیمانماندا دەست بگرینەوە بە قورئان و سونەت بەڕاستی ڕەوشتەکانی پێغەمبەری خوا لە خۆماندا جێگیرکەین کە هەرچی ڕەوشتی بەرزە هەرچی سیفەتی جوانە هەرچی چاکیە کە ئەم پێغەمبەرە لە ژیانی خۆیدا بەردەستەی کرد و بە ئومەتەکەی ڕاگەیان پێویستە ئێمەش ئەو ڕەوشتە بەرزانە ئەمڕۆ ئێمەی هاوڵاتی کورد بە تایبەتی ئەم ڕەوشتە بەرزانە لە خۆمان لە خێزانمان لە جیرانمان لە وڵاتماندا بەردەستەکەین و برەوی پێ بدەین و گەشەی پێ بدەین. لادە لەدایکبوونی پێغەمبەری خوا پێمانەڵێ کە ئێمە ئەبێ هەمومان برابین ئەبێ هەمومان بەیەکەوە شاد بین هەمومان بەیەکەوە هەڵکەین. پەیامی برایەتی و پەیامی خۆشەویستی و پەیامی یەکڕێزی و پەیامی ئاشتی پێبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوە هاتنی لەدایکبوونی پێغەمبەری خوا زیندووبوونەوەی ڕوحەتی دڵسۆزیە بۆ ئێمەی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. شەریکە هۆڵی درا ئاو لە ئاشی زۆردانی بڕا حەڵال و حەرام دەرکەوتن ئاشتی و تەمایی سەرکەوتن. ساڵانە لە هەرێمی کوردستان ئەو یادە پیرۆزە بەرز ڕادەگیرێت و هاوڵاتیانیش بابەتبوونی خۆیان بە ئاکار و سونەتەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دووپات دەکەنەوە و داوا دەکەن سونەتەکان و ئاکارەکانی لە ژیانی ڕۆژانەدا ڕەنگ بداتەوە. لەم یادەدا ئەوەی زۆر گرنگ بێ ئەوەیە کە خەڵک پابند بێ پەیمان نوێ بکاتەوە لەگەڵ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم پابند بێ بە لەسەر ڕێبازەکەی بەردەوام بین و دەست بگەین بە سونەت ڕۆشنەکانیەوە بە تەئکید هەر کەسێک و هەر ئومەت و نەتەوەیەک پابند بێ بە ڕێبازی سەرئەنجامەکەی سەرفیرازیە خۆشبەختیە. هەمووی بەخۆش و خۆشەوە هەمووی ئامادە بین لە خزمەت ئەو پێغەمبەرە نازداردا صلی الله علیه وسلم کە زاهید بووە و ئێمە یادەکەمان دەبێ یادێکی زۆر خۆش بێ یادێکی پێغەمبەری بێ صلی الله علیه وسلم دەکایە دەکەینەوە ئەو مبارەکە لەسەر ئەم زەویەی ڕەب العالەمینە. والله دەبێ ئەوەندە شکری خوای و سوپاسی خوای گەورە بکەین لەو نعمەتەی خوای گەورەی لە بۆ لەدایکبوونی پێغەمبەری نازداری ناردووە. دەبێ ئێمە دایمە ملکەج بین بۆ فەرمانی خوای پەروەردگار ئەو خۆشی و ئەو پیاوە بەڕێزەی جوانەی لە بۆ ناردوون و ئامۆژگاری کردوینە. بەرز ڕاگرتن و یادکردنەوەی بۆنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان لا دەر زەمانەوە بە شێوەیەکی خۆرسکانە لەلایەن هاوڵاتیانەوە بەڕێوە دەچێت. هاوڵاتیانیش پابەندبوونی خۆیان بۆ پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێت دووپات دەکەنەوە. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.